دیارە وەکۆی کە پێبلێرەکەشتان باسی کرد مەسلەی نردنی 200 ملیارەکە ڕاستە لە چوارچێوەی جێبەجێکردنی مادەی 11 بەڵام تا ئێستا ڕێوشوێنەکانی مادەی 11 لە بودجێ عراقی کۆتایی پێداهاتوە ئەوەی کە دیارە مەسلەی مەلەفی نەوتەکە دیارە مەسلەی قەرزەکانی تیبی ڕقابەی مالی بەڵێ جاگەر عفوکەی ڕێگەبەی تەواوی کەم ئەو مزەکەری تەفاهمی کە لە نێوان ڕقابەی مالی هەرێم و ڕقابەی مالی عێراقا کراوە بۆ وربینیکردن لە داهاتەکانی هەرێمی کوردستان لە داهاتە نانەوتیەکان بۆی لە 150 بۆ حکوومەتی عێراقی و بۆ خەزێنەی اتحادی بگەڕێتەوە ئەمە ئەم وردەکاریانە بەشێکی زۆری تەواو بووە بەشێکی کەمی ماوە ئەم تەخمینی کە کراوە لەسەر داوای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە دوای تەواوبوونی ڕێوشوێنەکانی تەدقیقکردن لە داهاتەکان لە نێوان هەردوو ڕقابەی مالی ئەوگەنە ئەو ڕقەمەی کە پشکی هەرێمی کوردستانە مانگانە دوای لی دابشکێنرێتەوە دیارە ئەمە حەقی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لە یاسای موازنەوە لە ڕێکەوتنە سیاسیەکانیشان لەگەڵ حکوومەتی عێراقی باس کراوە کە ئەو پارەی کە لە بەغاوە دێ فقط بۆ بواری موچە و لە مەسلەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەکاردێ و ئەوە بەشێکە لەو پارەی کە بۆ حکوومەتی عێراقی لەسەر 682,000 مۆزەف لە هەرێمی کوردستان حسابی کردووە کە ئێمە خۆ دەزانین لێرە ڕێژەی موچەخۆران نزیک لە 1,250,000 نزیک بۆتەوە لەبەرەوە ئەو پارەی دێ لە هیچ حاڵەتێکە هەرێمی کوردستان بێجگە لە مەسلەی موچە ناتوانێت لە هیچ شتێکی ترا سەرفیکە جا ئالێتەکەی ئایا ڕێوشوێنەکە لێبڕینەکانی مانگەکانی ڕابردووی لێدرێتەوە یا موچەیەکی زیاتر دابەژەکە ئالێتەکەی تا ئەم دقەیە ڕوون نییە نازانم چۆنە بەڵام بێگومان دینار بە دیناری ئەو پارەی کە لە عێراقەوە دێ بێگومان لە مەسلەی موچە سەرفەکرێ و پەرلەمانی کوردستان ڕقابەی مالی هەرێمی کوردستان هەموو چاودێرە بن بەسەر ئەو بڕەپارەوە کە ئەگەر ئیشەڵا بگا بۆ ئەوی لە مەسلەی موچە سەرف کرێەوە ئەگەر بەردەوام بێت تا کۆتایی ساڵ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئیجبارە بێ بەوەی کە تا کۆتایی ساڵ لێبڕینی موچە هەڵبگرێ تاوا کۆچینە ساڵی 2022 بۆ ئەوی ئەو کاتە ڕێوشوێنەکانی جارێکتر بودجەیەکی تازە لە عێراق پەسەند دەکرێت کە قورسە و زۆر ئەستەمە یعنی هەموو پێشبینیەکانەوەیە کە بودجەی ساڵی 2021 حکوومەتی عێراق ببێ بە بودجەی ساڵی 2022 بێگومان ئەو کاتەش بە هەمان شێوە بەردەوام باشە کاک بەڵێن بڕیار بوو پەرلەمانی کوردستان بانگێشتی حکوومەت بکات وەزیری دارایی بکات بۆ پەرلەمان و دانیشتنێک بکرێت لەسەر لێبڕینی موچە لە پەرلەمانی کوردستانەوە ئەو دانیشتنە بەکوێ گەیشت؟ بەڵێوەکو باسم کردو یاداش بەرز کراوەتەوە یاداشتێکیان ئەوەیە کە ئەگەر حکوومەتیش ئامادە نەبێ پەرلەمانی کوردستان کۆبێتەوە و بڕیاری پێویست و ڕاستپاردەی پێویست وەربگرێ لەسەر مەسەلەی لێبڕینی موچە و یاداشتێکی دیشانەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئامادە بێ بۆی وردەکاریەکانی داهات لە هەرێمی کوردستان کە ئێستا چەندەوە ئەو ڕێخستنەوە و هەنگاوانی چاکسازی کە باسەکرێ چەند توانیوێتی پارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بگێڕێتەوە بە مەسەلەی بەرزبوونەوەی نرخی نەوت چەند کاریگەری کردووە سەر داهاتی هەرێمی کوردستان هەموو ئەوانە بەرمەبنای ئەو ئەرقامانە بەرمەبنای ئەو تێبینی و سەرنجانە بەرمەبنای ئەو پێشنیازانەی کە ئەندامانی پەرلەمان فراکسیۆنە جیاوازەکان لە بەدواداچوونەکانیانە کردویانە بۆ مەسەلەی داهات لە هەرێمی کوردستان بخرێتە بەرباس و گفتوگۆوە لەوە پەرلەمانی کوردستان بڕیار بدا کە لێبڕینی موچە هەڵبگیرێت بێگومان ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان بە تەواوەتی پشتیوانی لەوەکەین کە پێویستەکان لێبڕینی موچە هەڵبگیرێ لەسەر ئەو پێشنیاز یعنی لەسەر ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردومانە و ئێستا بۆ جەنابتم باس کرد کە کاریگەری کردووە سەر داهاتی هەرێمی کوردستان ئەگەر خەلەلێکەیە لە نەگەڕانەوەی ئەم بڕێکی زۆری ئەم داهاتە بۆ خەزێنەی گشتی و بۆ بەردەم وەزارەتی دارایی بێگومان قسەی خۆم و هەڵوێستی خۆمانە بێت چونکە ئەسبابی گەندەڵی لەو چوارتەوەری کە باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان خۆی قەراری بۆ دەرکردووە ئەوانە ناهێڵن داهات بچێتەوە خەزێنەی گشتی و ئەمە ئەو سەبەبی ئەو گەندەڵی و فەسادەی کە لە هەرێمی کوردستان وای کردووە کە داهاتەکانی هەرێمی کوردستان دەگاتە ناو خەزێنەی گشتی و بە لە خزمەت فەرمانبەران و پرۆژە و ڕێوشوێنەکانی بەڕێوەچوونی کاروبارەکانی حکوومەت بەڕێوە بچێ لەبەرەوە پێویستە پەرلەمانی کوردستان بە زوویی دانیشتنەکە ئەنجام بدا و ئێمە لە گفتوگۆین لەگەڵ دەستەی سەرۆکایەتی
پەرلەمانی لەگەڵ فراکسیۆنەکە کە حکوومەت ئامادەی دەربڕیوە باشە کاک بەڵێن پەرلەمانی کوردستان و لە هەفتەی ئایندە کۆبوونەوەکە بکرێەوە ئەگەر نەکرا لە بەروی خۆ دەزانی پشووی پەرلەمان وەکو دانێنی ئەنجامدانی جەلسا لە یەکی حوتەوە دەست پێەکە ئێمە بتوانین ماوەی مانجێک درێژ بکەینەوە بۆ ئیلانی کەم پێش لەگەڵ ئەو پارێکە لە بەغاواگا لەگەڵ ئەو داهاتانی لە ناوخۆ ئێستا لە بەردەستایە پەرلەمانی کوردستان تاوتێکا و بڕیاری پێویست وەربگرێ بۆ هەڵگرتنی لێبڕینی موچە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆوە بێتەوە پەیوەست بە پرۆژه یاسای بودجێی هەرێمی کوردستان و ئێستا مانگی شەشی شووا بەرەو کۆتایی ئەچێ و هێشتا پرۆژه یاسای بودجێی هەرێمی کوردستان کە بڕیار بوو بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ و کاری لەسەر بکرێ نە ئامادەکراوە و نە هاتووشەتە پەرلەمان. کەی پرۆژه یاسای بودجە وەگەوەی ئێوە ئاگادار بن دەگاتە پەرلەمان و ئایا بەگەیشتنی بۆ پەرلەمان و پەسەندکردنی پرۆژه یاسای بودجێی هەرێمی کوردستان کێشەی لێبڕینی موچە چارەسەر بێ؟ بەڵێ دیارە وەکو ڕژنووسی پرۆژە یاساکە تەواو بووە ماوەی مانگونیوێکە لە ئەنجومەنی وەزیران لەژێر دیراسەیە ئەوە دێ من ئاگادار بم ناکۆکی هەیە ناکۆکیەکان هەندێکی ناکۆکی سیاسی هەندێکیان ناکۆکی ئیدارین کە تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران نەگەشتونەتە نەتیجە لەسەری بێگومان ئەمە نیەتێکی خراپی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەخا بۆ تەخیرکردنی ناردنی پرۆژە یاسای بودجە کە خەڵکی کوردستان ئەم ساڵ وەکو هەنگاوێکی باش سەیرانەکە کە پرۆژە یاسای بودجە بێتە هەرێمی کوردستان و ئەو سەنەمالی کە لە بەردەستمانایە لەژێر ڕۆژناوی ئەو داهاتانێکە لە ناو پرۆژە یاساکە بازەکرێ ڕێک بخرێتەوە و ئەو مەسلەی موچە کە لە هەمویان گرنگترە و لە ناو پرۆژە یاساکە بەبێ لێبڕین وەزارەتی دارایی نردوێتی بۆ ئەنجومەنی وەزیران بێگومان ئەمە ئەسەری ڕەچقیە بێەوە بێ ئەو مافە بۆ فەرمانبەران بگێڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم ساڵە لێی زەوت کردوون و لە مانگیەکەوە کۆی ئەو لێبڕینەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە بیانووی خۆ گونجاندون لەگەڵ داهاتەکانی هەرێمی کوردستان بڕیوێتی بە پێی پرۆژە یاساکە بگەڕێتەوە ئەمە کەوتۆتە سەر ئەو یعنی ناردنی پرۆژە یاساکە کە لە کاتێک وەکو باسم کرد ئەمەی ئێستا ئێمە بینین نیەتێکی خراپی حکوومەتی هەرێمی کوردستان پیشانەیە لە تەخیرکردنی ئەگەر لە ماوەی 10 ڕۆژی تریشە پرۆژە یاساکە بگاتە پەرلەمانی کوردستان بەلایانی کەم بۆ پەرلەمانی کوردستان پێویستی بە 45 بۆ 50 ڕۆژە بێت تا راپۆرتەکانی لەسەر حازرێکا و پەسەندیەکە تا ئەچێتە بواری جێبەجێکردن تا پەیڕە و ڕێنمایی پێویستی بۆ دەرەچێت بۆ جێبەجێکردنی ئەگەینە کۆتایی ساڵ لە کاتێک ینی بێجگە لە مەسلەی تەعویزاتی مۆزەفین لە مەسلەی لێبڕینەکان بۆ مانگەکانی ڕابردوو بەڕاستی ئەهمیێتێکی گرنگ بۆ پرۆژە یاساکە نامێنێتەوە جگە لەوە ئەهمیێتی کە ئێمە چەندین ساڵە خۆ دەزانی خاوەنی پرۆژە یاسای بودجە نین بۆ ئەم ساڵە بینە خاوەنی پرۆژە یاسای بودجە بەڵام ئێمە خۆ دەزانی بە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بێت لە مانگی 11 و 12 لە مانگی بێ دەست بکەین بە حازەکردنی پرۆژە یاسای ساڵی 2022 لە کاتێکە هێشتا ساڵی 2021 نەهاتووە لەبەرەوە ئەوەکو جەنابەت باست کرد ئەمڕۆ کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران یەکێک لە تەورەکانی پرۆژە یاسای بودجەیە تەمە ناکەم بە زوویی تەواو ببێ و ڕوانەی پەرلەمانی کوردستان بکرێت. کەواتە پرۆژە یاسایە دەکرێتە بدەمە بۆ پرۆژە یاسای ساڵی 2022 یاخود تەنها بۆ ئەم ساڵ دەبێ؟ من خۆی پێم وایە وەکو باسیشم کرد پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 عێراق یا یاسای بودجەی ساڵی 2021 عێراق کە پەسەند کراوە بۆ ساڵی 2021 بەڵام خۆ دەزانی لە مانگی حکوومەتی عراقی ینی هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەڕێواچێ هەتا جارێکی تر حکوومەت تشکیلە بێتەوە پێم وایە ئەستەمە حکوومەتی عراقی بتوانێت بۆ ساڵی 2022 ببێ بە خاوەنی پرۆژە یاسای بودجە لەبەرەوە ینی یاسای بودجەی ساڵی 2021 بۆ ساڵی 2022 حکوومەتی عراقیش هەر هەمان یاسا بێ لەبەرەوە ئەگەری هەرێمی کوردستانیش کە بەداخەوەکو باسم کردی ئەمەوەکو نیەتێکی خراپ ئێستا سەیریەکەین کە تا ئەم دقەیە یاسای بودجە نەگەیشتوەتە پەرلەمانی کوردستان ئەگەر بگا و پەسەندیش کرێ پێم وایە بۆ ساڵی 2022 ژەبێ. زۆر باشە کاک بەڵێن ینی لە پرۆژە یاسای بودجەی 2021 بۆ هەرێمی کوردستان داهات و خەرجی دیاری کراوە و باسیشت لەوە کرد کە ناکۆکی سیاسی و ئیداری ینی لە پەسەندکردنی پرۆژە یاساکەی و ناردنی بۆ پەرلەمانی کوردستان ئەو ناکۆکی سیاسی و ئیداریانە چین و دەمەوێت بزانم کە داهات و خەرجی لەم پرۆژە یاسا دیاری کراوە ئێوە ئاگاداری ئەوەن؟ وەکو باسم کرد ئێمە نەک لە مەسەلەی پرۆژە یاسای بودجە لە زۆر بڕیار کە
حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەریەکە دوایی ناکۆچی سیاسیەکان بە تایبەت ناکۆچی نێوان یەکێتی و پارتی لەسەر شوێنەتی جێبەجێکردنی بڕیارەکان ڕێگرە بێ لە جێبەجێکردنی ئەمەیە کە ئێمە پێمان وایە ئیرادەی چاکسازی لەم کابینەیە ئەکەوێتە ژێر پرسیارەوە خۆ دەزانی بڕیاری ناردنی هێز بۆ دەواازە سنووریەکان دەرچوو دوای ئەوە پارتی پێی وایە کە مەسەلەن ناردنی هێز حەلی مەوزوعەکەکە یەکێتی پێی وایە ڕێوشوێنەکانی تونند و تۆڵکردی دەواازەکان حەلی مشکلەکەکە بەم ناکۆچیە ئێمە ناتوانین کە مەسەلەن بڕیاری جێبەجێکردنی ناردنی هێز بۆ دەواازە سنووریەکان جێبەجێ بکەین مەسەلەن لەسەر یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە زمینە سازی لە ساڵی 2014 زمینە سازی دەستی پێکردو هێزەکانی هاوپەیمانان لەگەڵمانان بەڵام تازە بە تازە بەسەن بەڕێز وەزیری پێشمەرگە بێ ماڵی هێزەکانمان لەوانەیە لە هێزی حیزبیەوە بگۆڕن بۆ هێزی شخصی وەکو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناو شاری سلێمانی ڕوویدا بە ئاشکرا دەرەکەوێت کە هێشتا هێزەکانمان کە ئێمە تەمۆحمان هەبوو بیانکەین بە هێزی نیشتیمانی هێشتا لە هێزی حیزبیەوە دابەژ لە ناو حیزبەکانە دابەژ بن بۆ هێزی ئەشخاسەکان و ئەوان تەحکومن بە مێزانەوە هەموو ئەم ناکۆچیانە ڕنگدانەوەی هەیە لەسەر ئەو پرۆژە و بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان حازریەکە هەمواری پرۆژەی وەبەرهێنان دواکەوتووە مەشاکیلی سیاسیتە پرۆژه یاسای بودجەت دواکەوتووە مەشاکیلی سیاسیتە بێجگە لە مەشاکیلە ئیدارەکانی لەسەر چۆنێتی سەرفی هەندێک لە ئەبوابەکانی پارە کە ئایا لە ئەنجومەنی وەزیران بێ یا لە لای وەزیرە پەیوەندیدارەکان بێ مشکلەی دروست کردووە گەورەی قەبە و ینی قەبەیی هەندێک لە ژمارەی وەزارەتەکان کە ئەو پێداویستیانی خۆ دەزانێمە لە ساڵی 2013 بودجەمان نەبوو هەموو پێداویستیانی لە دوای ساڵی 2013 کۆبۆتەوە وەزارەتەکان هێناویانە لەناو پرۆژە یاساکە داناوەتەوە کە ئەمە بودجەی خەملێنراوی ینی بڕاپارەی خەملێنراو بۆ بودجەکە بەرزەکاتەوە لە کاتێکا عجزی مالی بۆ دروستە بێ عجزەکە زۆر گەورە بێ هەموومانە مەشاکیلن کە پێم وایە ئەگەر ئیرادەیەکی گەورەی چاکسازی و سیاسی لەناو ئەنجومەنی وەزیران هەبێ پێویستەکە بە زووی کۆتایی بەو ناکۆچیانە بهێنرێت. سپاس بۆ بەڵێن ئیسماعیل ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کە میوانی ناوینی ڕۆژ بوویت.